لەسەر بابەتی زمانی کامڕۆ ڕۆژی جیهانی زمانی دایکە لە هەموو دنیا هەموو نەتەوەکان شانازی بە زمانی خۆیانەوەکەن شانازی بەوەکەن کە زمانێکیان هەیە ستاندارە چێجەکەمان گۆڕێەوە بەڵێ خۆ لە هەر شوێنەکەدا نشین مامۆستا سرودمان لەگەڵایە مامۆستا سرودتەها مامۆستایە لە بەشی وەرگێڕان لە کۆلیژی زمان ئەمڕۆ باسی کاریگەری ئەم زمانی زیرەکەشمان بۆ کە مامۆستایان زۆر بەخێر بێت مامۆستا بەیانی باش زۆر بەخێر بێت سەرچاوان فەرموو مامۆستایان زۆر بەخێر بێ مامۆستا زۆر سپاس بەخێر بێ مامۆستا بەیانی باش بەیانتان باشتر جا شتێکمان و دوتمان هەندێک زمان هەیە ئاڵێن لە کەوانەیەکدا ئەمڕۆ بەڕاستی ئەوەنە ئەمەیە زۆر بە کوردی پەتی قسەکەم بەڵام زۆر بە ناچاریش هەندێک جات بە نابینە بەر هەندێک دەستەواژە دوایی پێمان بڵێ ئەم ناچاریە ئەبێ چێڕێکی کاتەوە بەڵام پرسیارەکەی ئەوە ینی ئەوم لێ باس کرد بەڕاستی وایە ئەو زمانانی کە دەوڵەمەندن وشەی تری بێگانە کە لە ناویە بەکاردێ ئەمانە پێیان دەڵێن زیینوێتی زمان سەرەتا سڵاوتان لێبێ بەیانتان باش گلەیم هەیە لە شێف چونکە خواردنی کوردەواری دروست نەکرد بۆمان ئەمڕۆ ئەوە شێف گلەی چونکە خواردنی کوردەواریش هەر بەشێکە لە زیندوێتی زمان وڵام ڕاوگرم باشە لە بەرنامەی ڕۆژێکی نوێ ئێمە ئەو خواردانە دروستەکەین کە تۆزێک مۆدێرن و خەڵکمانێ فێر بێ ڕاستە بەڵام لە بەرنامەی تامەکانی کوردستانمان هەیە لەوێ بە تەواوەتی ڕۆچینە ناو بابەتە کوردەواریەکە زۆر باش خواردنە ترخێنێشی تیا کاک شێفیش بزانین کۆمنتی چییە ئەگەر خواردنێکی کوردەواری دروست بکەی چێژێکی هەبێ ئەبێ من 3-4 سەعات پێوەی خەریک بم لە بەرنامەیەکی 1 سەعاتی ئێمە گەر لی بنین خۆی نایە بەدەستەوانێ یا ئەبێ پێشتر شەو بۆت حازر کەم ڕۆژە پێشەوە بۆت حازرکەم بەیانەکەی بدەم یا بەیانی زۆر حازریکەم ئێوارە بڵم وڵات تازە لێم ناوە نابێشتی واش ئەتوانی بێ بۆ مەتعام بۆ لام غەدری یا ڕۆژێ بە تایبەتی بۆ دروستەکەم ڕاستە لەش ساغم مامۆستا هەیە من شارێکی هەیە حەزەکەم هەر بەو دنیا گەڕە دەست پێ بکەم بە کوردی ئەژیم بە کوردی ئەمرم بە کوردی ئەدەم وەرامی قەبرم طبعا مامۆستا هەیە من ئەو شعرەکەیڵێت لە کۆتایی کۆمەڵێک نەهامەتی و شعری ترا یان نیوەدێڕی شعرەکەی تریاکەیڵێت باسیێواکە کە ئەگەر ئێمە هەبوو بین یان نەبوو بین خاکمان هەبێ یان نەمان بێت یعنی سەر ڕای هەموو شتەکان لە زیندانا بین یاخود ئازاد بین ئێمە هەر بە کوردی ئەژین ئەمە بەڕاستی سمبولی مقاومەیە سمبولی بەرهەڵسکاریە بەرگریە طبعا کاگاری جەنابەت پێشتر باسیەوەت کرد کە چەند وشەیەکت بەکارهێنا و ئایا ئاساییەوەمانە بە دڵنیاییەوە منیش بەکاری هێنم من خۆم مامۆستای وەرگێڕانم لەبەرەوە بەرکەوتنم لەگەڵ هەردوو زمانەکە هەم زمانی ئینگلیزی و هەم زمانی کوردی و بە ناچاری زۆر جار وشەی زمانی ئینگلیزی بەکارهێنم چونکە بەرکەوتنم زۆر بۆ لەگەڵی و لاانێ لەو کاتەیە ئەو وشە کوردیەم بۆ نەیە یا ئەو وشە ئینگلیزی کە جاری وایە ئەوەشیان دیسانەوە ڕێگریەکم بۆ دروستەکە بە ئاسانی نییە بە مێش هاواتاکەیم بە دڵنیاییەوە ئێمە منەوەی هەشتاکانم کە بەرکەوتنم لەگەڵ عەرەبیشا زۆر بووە لەبەرەوە لەوانەیە وشەی عەرەبیش بەکاربێنم ئایا ئەمە ئەواگەێنێت کە زمانەکەمان بەرەو نەمانەچێت یان زمانەکەمان کێشەی تێکە نا بە دڵنیاییەوە نەخێر چونکە ئەگەر سێری زمانە زۆر زیندۆکانی دنیا بکەین ئینگلیزی بە نمونە بێنمەوە ساڵانە بە سەدان وشەی زمانی بیانیە چێتە ناو زمانەکەەوە هەر ئەکرێت لە زنجیرە تەلەڤیزیۆنیەکی وەکو سکوێد گەیمەوە یەک دنیا وشەی کۆری چۆتە ناو زمانی ئینگلیزیەوە زمانی عەرەبی تایە یعنی هەموو زمانەکانی تر لە زمانی ئینگلیزیە هەن ئەمە زۆر ئاساییە ئەوەی کە نائاسایی ئەوەی کە ئێمە ڕێکخراو نین بەڕاستی کێشەی ڕێکخراو نین ڕێخستن لە ڕووی ئەکادیمیایەکی زمانی کوردیەوە کە بتوانین زمانەکەمان ڕێک بخێنەوە طبعا ئەمەش بەهۆی جوگرافیای سیاسی وڵاتەکەمانەوە بەڕاستی چونکە خۆتان نەزانن ئێمە بەهۆی سیاسەتەوە بەهۆی جوگرافیا جیاوازەکانمانەوە تۆزێک پەرتەوازە بووین لە یەکتر هەرچەنە لە نەهامەتیەکانە زۆر جار یەکمان گرتوتەوە بە نمونە دوایین ئەو کێشانی کە لە ڕۆژاوا ڕوویە بەڕاستی یەکدەنگێکی زۆر جوانی کوردمان بینی هەم لە ڕووی دەنگەوە هەم لە ڕووی زمانەوە یعنی ئێستا زیاتر ئاشناین بە کرمانجی بە زمانەکانی تر بە دایالێکتەکانی تر کە ئەتوانین ئەمە دەستپێکێک بێت ئەگەر ئەکادیمیایەک هەبێت ڕێکخراوێک هەبێت بتوانین ئەمەمان بۆ ڕێک بخاتەوە
دەست پێم بەوەی کە زمانی کوردی بەڕۆڕێ مامەسا سرود تا ئێستا بۆ نەبوو ینی ئێران دراوسێ بەڵانە لە ئێرانە دامەزراوەیەک هەیە پسپۆڕانی زمان وشەیەکی تازەکەیەتە نێ و بۆ نە وشەکە ئینگلیزیە ینی بەڕاستی وشیان بۆ هەموو شتێک داناوە بە تەلەڤیزۆنەڵ بە مۆبایل ئەڵێن گوشی ینی زۆر شتیان گۆڕیوە ئەم ڕێکخراوەیان ئەم دامەزرایە باوەڕ ناوەکەی نازانم بەڵام هەیە چەندین پسپۆڕی زمانەوانین وشەیەکی تازەکەیەتە ناو زمانی فارسیەوە هەوڵەدەن چۆنەڵی شەنوکەوی بکەن و بابەتێکی بۆ بدۆزنەوە بۆ لە کوردستان ناوەندێکی ئاوامان نییە ئەکرێ مامۆستا شێرکۆ جوانتر جوابێەوە باتەوە کاڵێ ئێمە نەتەوەیکی یان وڵاتێکی سربەخۆمان نییە جارێ بەڕاستی بوونی وڵاتێکی سربەخۆ زۆر ئاسانکاریەکە بۆ ئەوی کە ئێمە زمانەکەمان بە زیندوێتی بمێنێتەوە یان ڕێکخراوتر بین لە ڕووی زمانەوانیەوە وڵاتێکی وەکو ئێران دەوڵەتێکن کە ئیش لەسەر زمانی خۆیانەکەن تورکیا بە هەمان شێوە دەوڵەتە دراوسەکانمان بە شێوەیەکی گشتی ئیش لەسەر زمانەکەن چونکە زان زمان تەنها وشە نییە تەنها فەرهەنگێک نییە بەڕاستی زمان یەک دنیا کللتور و مێژ و بابەتی تری لە پشتەوەیە تەنانەت خواردنی لە پشتەوەی کە شێ ئێستا دروستەکە بۆمان ئێمە میلەتێکین کە زیاتر مێژومان لە ڕووی زارەکیەوە ئەگوێزینەوە یعنی هەر لەو لایلایی کە دایک و باوکمان بۆمانە یا دایکمان یا داپیرەمان بۆمانەکات لەو چیرۆکانی کە پێشتر بیستمانە بەزارێکی لە کاتێکا کە مناڵ بووین باوکمان چیرۆکێکی بۆ باسکردوین ئەمانە هەمووی بەزارەکی گوازراونەتەوە ئەکرێت ئەمە کێشەمان بۆ دروست بکات چونکە ناتوانین ئەرشیفی بکەین زارێکی زووتر و نەبێت بەڵام خۆشبەختانە کە لانێ زۆرێک لەگەڵمان هاوڕانە بن AI هێستا هاتۆتە ناو بوونەوە و AI ئاسانکاریکی زۆر باشەکان باشە مامۆستا بەداخەوە ئێستا مۆدێلێک پیا بووە لە ناو کووردا بە تایبەتتر حەز بەواکەین مناڵەکەمان سەرەتا بەر لەوەی کە فێری زمانی دایک بێ فێری زمانێکی تری بکەین و بە تایبەتریش لەسەر ئینگلیزی وەستمەوە ینی وەکو پۆزێکی لێ هاتۆ مامۆستا ینی دایک و باوکەیەڵێ مناڵەکەم هیچ وشەیەکی کوردی نازانێ هەموو شتەکان بە ئینگلیزی فێر بوو ینی زۆر بە شانازیەوە باسی ئەم بابەتاکە اینجا ئەمەوێ ڕابۆچوونی بەڕێزت وەرگرم ئایا سەرەتا گرنگە مناڵ فێری زمانێکی تر بکرێ خو نەخێر ئەبێ مناڵ لە سەرەتاوە گۆشت پرێ بەرەو زمانی دایکەکە فێر بێ ئەو کاتە لە تەمەنێکی گونجاو بتوانیت ڕێنیشاندەری بۆ فێربوونی زمانێکی تر ڕاستیەکەی ئەمە کارەساتێکە کە بەسرە میلەتایەت ئێمە بەرگەی چەندین دیکتاتۆریەت و بەرگەی چەندین جار سڕینەوەی زمانمان گرتووە کامە خۆی معجزەیەکە بۆ وڵاتێکی وەکو ئێمە کە هێشتا خاوەنی وڵاتێکی سربەخۆنین چونکە ئەوانی کە خاوەنی وڵاتی سربەخۆنین زۆر جار زمانەکانون بووە و ئێستا کە نزیکی 7,000 زمان هەیە لە جیهانە 2 هەفتە جارێک زمانێک بوو نەبێت یعنی وردە ئەو کەسانی کە قسەی پێەکەن نامێنن لەبەرەوە زمانەکەەوە نەبێت بەس سەرڕایەوە ئێمە هەرماوین لە ئێستا ئێمە زۆر سربەخۆترین زۆر توانای ئەومان هەیە کە هیچ لەسەر زمانەکەمان بکەین بەڵام لەگەڵ ئەوەشە سێرکی خۆمان خەریکە هەوڵی ئەوە ئین کە زمانەکەمان بسڕینەوە وەکو جەنابەت فەرموود پۆزێکە بۆمان کە زمان بسڕینەوە دوایین دروشمی نەتەوەی گرتوەکان ئەوەیە کە پێویستە نەوەکانمان لە پێش فێری زمانی دایک بێت چونکە زمانی دایک ئەتوانین بە جوانترین شێوە هەستەکانمانی پێ دەربڕین ئەتوانین بە جوانترین شێوە تعبیر لە خۆمان بکەین اینجا دواتر با فێری زمانی تریش بوون بە دڵنیایی ئەو فێربوونی زمان زۆر شتێکی باشە بەڵام پێویستە بزانین جارێ زمانی خۆمان قسەی پێ بکەین چونکە تەنها قسەکردن نییە بە وشانە یەک دنیا باگراوندی تری لەگەڵایە پێویستە ئەو زمانی خۆمان بزانین اینجا بچین سەر زمانی باشە مامۆستا بگومان لە ناو زمانی شیرینی کوردیا چەنەها وشەی جوان هەیە زمانێکی زۆر دەوڵەمەندمان هەیە بەڵام وەکو لە سەرەتایە تۆ لەگەڵ ئاریا باسی ئەوتان کرد هەندێک وشە هەیە بەکار ئەهێنرێت دێتە ناو ئەم زمانەوە باشە چیوا لە ئێماکە پێی بەرین بۆ وشەیەکی ترکە هاواتای ئەو وشەیە لە زمانی شیرینی کوردیا هەیە بەڵام چیوا لە ئێماکە کە وشەیەکی تر لە بری ئەوە بەکاربێنین ئاساییە کە ئەکرێت لە زمانەکانی ترا وشە هەبێت لە زمانی ئێمەیان نەبێت بەڵام زمانی کوردی بە دڵنیاییەوەیکێکە لە زمانە هەرە دەوڵەمەندەکانی جیهان ئەمە قسەی من نییە بە دڵنیایی ئەگەر لێکۆڵینەوەی لەسەر بکەن زۆر ڕوونە بۆیە بۆ زۆربەی دەربڕینەکان بۆ زۆربەی وشەکان ئێمە وشەمان هەیە بەڵام ئەکرێ بەشێک لە خەتاکە خەتای ڕاگەاندنەکان بێت خەتای پەروەردە بێت خەتای پەروەردەی ماڵەوە بێت
کە گۆشمان ناکەن لەسەرەوەی کە چۆن زمانی خۆمان بەکاربێنین هەر لە ماڵەوە ئێمە کە قساکەین پێشتر جەنابەت فەرمووت پۆزێکە بۆ من ئەگەر بە ئینگلیزی وشەیەک بڵم لە جاتیەوەی بە کوردی بڵم بە دڵنیایی ئەمە هانمەیاد بۆ ئەوی کە بە پەیوەندی بەوە نییە کە زمانێکی ستانداردمان نییە بۆیە ئێمە بەم شێوازە مامەڵاکەین زۆر جار خەتاکە و پەنجەی تۆمەتەکەش بۆ میدیا درێژەکرێت مامەزا سروت بەڵێ یعنی ئەوە بۆ پرسیاری لاانەکاڵە خەتای ئەوە نییە کە زمانێکی ستاندارد نییە زۆر جار میدیاکان خەتابارەکرێن بۆی کە خۆی ڕاستەکەی میدیا ئەرکێکی زۆر باشی لەسەرەوەی کە زمانی ستاندارد دروست بکە بەڵام پێش ئەوەی ئەرکی میدیا بێ ئەرکی پسپۆڕانی بواری زمانەوانی نییە ئەوە کارە بە دڵنیاییەوە ئەرکی پسپۆڕانی زمانە من لە کۆلێجی زمان بەشی وەرگێڕان واناڵێمەوە باشە لە زانکۆی سلێمانی بەشێکی زۆری ئیشەکانمانەوەی کە چۆن خوێندکارەکانمان فێریەوە بکەین کە کوردیەکی پەتی بەکاربێنن کوردیەکی جوان بەکاربێنن بەرامبەر هەموو وەرگێڕانەکانی کە ئێمە وەرگێڕان کۆمەڵێک بەشی جیاوازی هەیە لە وەرگێڕانی یاساییەوە بۆ وەرگێڕانی زانستی بۆ وەرگێڕانی ئەدەبی کە ئێمە ئەدەبێکی زۆر زۆر دەوڵەمەندمان هەیە بەڕاستی لە کوردیا هەوڵێن کوردیەکی زۆر جوان بەکاربێنین هەوڵێن خوێندکارەکانمان بە شێوەیەک پەروەردە بکەین کە بتوانن بگەڕێن و کوردیەکی زۆر جوان بدۆزنەوە بەرامبەر ئەو ئینگلیزی و زمانانی ترکە هەیە بەڵام بەدڵنیایە ئەرکی هەمومانە هەم میدیا بەشێکی تاوانبارێتەکەی بەرەکەوێ یا مەسئولیەتەکەی بەرەکەوێ هەم مامۆستایان هەم دایک و باوکان هەمومان پێویستە بە یەکەوە بەڕاستی ئیش بکەین خۆشبەختانە کورسات ئەتوانم بڵێم یەکێکە لە دەگمەنترین ئەو کەناڵە کوردیانی کە توانیوێتی تا ئێستا ئەو سەنگە ڕاگرێت توانێتی ئەو بەهایە بۆ خۆی بهێڵێتەوە کە لە هەموو بابەتە جیاوازەکانیانە تەنانەت لە زنجیرەکانی کە هەڵێ بژێرێت دۆبلاژ یەکەن ئەو زنجیرانە هەڵبژێرن کە هەم پێویستە هەم بەسوودە بۆ میلەتێکی وەکو میلەتی کورد هەم ئەو کوردیەشی کە بەکارهێنن کوردیەکی زۆر جوانە بەڕاستی سوپاس بۆ هیوادارینەوە ئاسە شابی مامۆستا سروودیان هێشتا ئێمەش ڕەنگە کەم و کوڕیمان هەبێ بەڵام هیوادارین ڕۆژە زمانی ستاندارد دروست بێ ئەو کێشەیە هەریتر ناچار نەبینی جوشەیەک بەکاربێنی مامۆستا سروود باسەکەمان ئەمڕۆ باسێکی تر هاتوتە پێشەوە باسی زیرەکی دەستکرد و ئای خۆشت باست کرد بەڕاستی یعنی خەریکە ئیشی ئەو کەسانی کە دەرچوی بەشەکانی وەرگێڕانن سفرە بێتەوە ڕاستە گوگل ترانسلیتر هەیە و ڕاستە و خۆ تۆ لە نێو ئەم پلاتفۆرمێرانە بۆ وایە بابەتێکی بەرێ بۆت دووەرەگەڕێتە سەر زمانی کوردی بەڵام بەچی وەرگێڕانێک دائما نەماڵێن بەچی وەرگێڕان ئەبێ ئەوە چ کاریگەری کێبێ لە سەر زمانی کوردی بەڕاستی ئێستا کتێب ئەنووسرێت جاران ینی بۆ منە کتێبێک کە نووسەرێک پە نایبرد بۆ نووسینی کتێبێک 500 کتێبی خوێنەوە اینجا لە ناوەخنی کتێبەکانەوە سەرچاوی بەکارەهێنا ئێستا ئای بڵێ کتێبێکم بۆ بنووسە بۆ تەنووسێ ئەمە چی لە زمانەکە یعنی ئەکرێ بڵین چەند ساڵێکی تری داهاتوو زمان چی بەسەریە زمانی دایکەمێنێ بێگومان خەمی ئەو خوێندکارانەمان کە ئێستایانە بەشەکەمان یەکێک لە پرسیاری یەکەمیان ئەوەیە کە ئەم بەشە ئەمێنێت ئایا بەشی وەرگێڕان ئەمێنێت هەیە مەسا تا خۆمخۆی لەسەر بە دڵنیاییەوە یعنی ئەگەر ئێمە لەگەڵ بڵین دنیای ئێستاە بڕۆین بە دڵنیایەوە بێ ئاگاداریەوە بین کە بە دڵنیایەوە زیرەکی دەستکرد ئێستا کاریگەریکی زۆر زۆر هەیە نەک لەسەر زمان لەسەر هەموو بارەکانی ژیان یعنی ئەگەر هەر چاودێری ئەو بابەتە جیاوازانە بکەن کە لە سینەوە یا لە ئەمریکاوە لە وڵاتانی ئەوروپیەوە بەردەوام دروستە بێت لە هەموو ڕۆیەکەوە تەکنەلۆژیا باڵی کێشاوە بەسەر هەموو جیهانە زمانێکێکە لەو بابەتانی کە کاریگەرترە بەڕاستی لەو ڕۆ چونکە زمان زۆر ئاسانترە توانی ئیشی لەسەر بکەیت ئەمە دوو لایانی هەیە ئەکرێ لایانی ئەرێنی هەبێ ئەکرێ لایانی نەرێنیشی هەبێت چونکە زیرەکی دەستکرد دوجار ئامرازێکە بەدەستمانەوە توانین بە هەردوو لایەنەکە بەکاریبێنین ئەکرێ بڵم هەندێکمان بەخراپ بەکارمان هێناوە هەر لە خوێندکارانمانەوە هەم لە مامۆستایانەوە هەم لە هەموو وەرگێڕکارانەوە کە ئێستا خەریکی وەرگێڕانن ئەکرێ خراپ بەکاریبێنن و وەرگێڕانی پێ بکەن و ئەوەی کە جەنابەت فەرمووت چ وەرگێڕانێک ئەکرێت لە بەعزە وەرگێڕانێکە ئیشی باش بکات بەڕاستی چونکە زیرەکی دەستکرد زۆر بەرەو پێشەوە چووە و ئەگەر پێمان وابێ زیرەکی دەستکرد شوێنی مرۆڤ ناگرێتەوە یا شوێنی وەرگێڕکاران ناگرێتەوە تا ڕادەیەک زەحمەتە بەڕاستی چونکە زۆر زۆر بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینیوە ئەوەی کە ئێستا ڕێگریە لەوەی کە AI یان زیرەکی دەستکرد شوێنی وەرگێڕکار بگرێتەوە ئەوەیە کە ناتوانێت هەست بگوێزێتەوە ناتوانێت ئەو سۆزەی کە لە نووسینێکە هەیە بیگوێزێتەوە ناتوانێت شعرێکە لە بەندیخانەیان نووسراوە و کە یەک دنیا دەردەسەری و چەرمەسەری لە پشتەوەی ئەو بگوێزێتەوە بۆ ئەو هەستە بگوێزێتەوە بۆ خوێنەری زمانی دووهەم بەڵام ئایا ناتوانێت ئەمە لە داهاتوە بکات
بەڕاستی ئەمە قورسە یعنی لەو بڕایە من وەکو خۆم تۆزێک ڕەشبینم بۆی کە بەڵێ ئەتوانێت ئەوە بکات و لەو بڕایەم زیرەکی دەستکرد بتوانێت شوێنی هەموو مهنەکان یا ئیشەکانی تریش بگرێت. ئینجاما مسار زیرەکی دەستکرد ئەو زمانانی کە کەم بەکار هاتوون ئەو ئەتوانێت ئەو زمانە کەم بەکار هاتوانە دیجیتال بکە یاخود فەرهەنگ و داتابیس بۆ زمانەکان دروست بکە. ئەمەش یەکێکە لە لایەنە باشەکانی بەڕاستی زیرەکی دەستکرد. بە دڵنیاییەوە چونکە زمانی کوردی خەڵکێکی زۆر پێی ئاشنا نیە لە جیهانە پێی ئاشنا نەبوو پێش زیرەکی دەستکرد بەڵام ئێستا زۆر ئاسانتر بەرکەوتنیانە بێ لەگەڵ زمانی کوردیا و نەوەی ئێستامان کە لەوانەیە زۆرێکمان ئومێدمان پێیان نەبوو بێ بەڵام ئێستا بەڕاستی سەلماندیان کە ئەتوانن چی بکەن و نەوەی ئێستامان بەهۆی ئەوەی کە زۆر بەرکەوتنیان هەیە لەگەڵ تەکنۆلۆژیایە ئەتوانن بابەت دروستکەن ناوەڕۆکی زۆر جوان دروست بکەن هەمووی بگەێنن بە جیهان هەروکو بینیمان لە بۆنەکانی پێشووترا هەم بە خۆش و هەم بە ناخۆشەوە چۆن نەوەکانمان توانیویانشتی زۆر جوان دروستکەن و بەرکەوتنێکی زۆر زۆر دروست بۆ لەگەڵ ئەوروپا و لەگەڵ ئەمریکا و لەگەڵ وڵاتانی ترا بەڕاستی تا ڕادەیەک هەندێک لەو زمانانی کە بەکارهێنەریان زۆرە پێم وا بێت ئەوانە ئەمێننەوە وانە تۆڵی 2 هەفتە جارێک زمانێک یان 2 زمان بەرەو لە ناوچوونە چێ زمانێک نازم باسییانە کردوێنە پێرێت 30,000 300,000 زمانە زۆرە ئەوەی کە هەیە نازم ئێمە کورد لە شوێی لە چەنەماین بەڵام پرسیارەکی من ئەوەیە تەنانەت لە نێو زیرەکی دەستکردە بۆ ئێستا کە بابەتێک ئەیتە بەشتی وەرگێڕانی گوگڵ ئەڵێ ئەم بابەتم لە عربیەوە بۆ بکە بە کوردی ڕەنگە زۆر باش دەرەقەتی بێ بەڵام کاتێک پێڵی لە کوردیەوە بۆم کە بە عەربییان لە کوردیەوە بۆم کە بە زمانێکی تر تووشی کێشا بێ ئەمە نەبوونی زمانی ستاندارە لە نێو بۆ زمانێکی کوردی ئەبێ زمانێکی ستانداری دیجیتاڵیشمان هەبێت لە ناو ئینتەرنێتا بەکارمان هێنا بێ اینجا ئەو دەرەقەتیەوانە بە دڵنیایی ئەو گرفتەیە یان گرفتی تری لە پشتە ئێمە پێویستمان کەمی بەکارهێنەرە ڕاستی پێویستمان بۆیە کە داتایەکی زۆر داخڵی تەکنۆلۆژی شەبەخەمان ڕاستە پێویستمان بۆیە کە داتایەکی زۆر بەڕاستی داخڵی ئینتەرنێت بکەین بۆ ئەوی کە ئینتەرنێت بتوانێت سوود لەوە وەرگێت و دواتر بەکاری بێنێت توێژینەوە زانستیەکان بە دڵنیاییەوە توێژینەوەی زۆر باشمان پێویستە نەک هەر نووسینێکی هەڕەمەکی بەڕاستی پێویستمان بە نووسینی ئەکادمی هەیە بەڵام لەگەڵەوە شاکە باسی زمانی ستاندار دەکەین پێم وایە ئاساییە ئێمە ئەگەر زمانێکی ستانداردمان نەبێت چونکە هەموو زمانەکانی تریش بە شێوەیەکی گشتی ئەتوانن چەند دایالکتێکی تر بەکاربهێنن لە کەناڵەکانیان و ئەکرێت زمانێکی وەکو ئینگلیزی کە لە بەریتانیا قسەی پێ بکرێت ئەکری ئەوەی کە لە BBC لە کەناڵی BBC پەخشەکرێت ڕێژێکی زۆر کەمی ئینگلیز بەو شێوازە قسە بکەن بە دڵنیاییەوە یعنی مەرج نییە بەڕاستی زمانی ستاندارد ڕێگر بێ بۆ ئێمە پرسیارەکەتم بیتشەوە بەڕاستی منەوەی ئێمە ئەگەر لەناو ئینتەرنێتە ئەم دەستەواژە و شێوازە دیالێکت و شێوە زارانە بەکارنێنین گوگڵش خۆ پەیکەرێک نییە وانە ئەم کۆی ئەکاتەوە و تۆ کاتێک بابەتێکی دیاڵی تەرجەمەی کە بۆم بۆ زمانێکی تر ئەو لەمانە کۆیەکاتەوە بەڵام ئێمە توانیمانە دەرەقەتی هاتوین با پرسیارەکە بە شکڵێکی ترکەم مامەسا سولوت هەر گلەیەکیش بێت لە بەشەکانی زانکۆ یعنی تەماشا کە توێژەرێک کە دەرەچی ئەڵێ بێ توێژینەوەکەت بە 2 زمانی جیا لە گۆڤارێکی نێودوڵەتی بڵاو کرابێتەوە قەی ناکەم من لەگەڵەوەیان زانستی ئێمە بۆ هەموو دنیا بڵاو کرێتەوە بەڵام بۆ مەرجێکمان نییە بڵێ لەنێو وێبسایتە جیهانەکانە با بە زمانی کوردی بڵاو بێتەوە ئەی تۆ کە زمانی کوردی هەبوو لەنێو وێبسایتە جیهانەکانە خۆ ئای چێکە کۆیان نکاتەوە وانێ سوود لە توێژینەوەیکی جەنابەت وەرەگرێکە بڵاوەکەیتەوە بەبەستەکە من لەمەیە چەند ئەمانە گرفتی دروست کردو بۆ ئای ئێستا سەر لە شێواوی دروست کردووە یاننا ئەکرێت ئەوەشیان هۆکارەکەیەوە بێت کە زاڵێتی زمانێکی وەکو ئینگلیزی یان ئیسپانی یان سینی ئەمانە کە زۆرترین قسەکەری هەیە ئەوە بکات کە ئەو زمانانە لە پێشی نەبن لە جاتی کوردی کەسێکی ئەوروپی ناچار نییە دابنیشە کوردیە بخوێنێتەوە ئینگلیزیە خوێنێتەوە ئیسپانیە خوێنێتەوە زمانێکە خوێنێتەوە کە زۆر باوە بەڵام لەگەڵەوە شا ئێمە بێئومێد نین لەو ڕۆ یعنی ئێمە ئەتوانین خۆمان بەرەو پێشەوە بەرین بە تایبەتی لەو ڕوانەی کە ئێمە زۆر باڵادەستین تایە وەکو بابەتی ئەدەبیاتمان وەکو بابەتی زراعەتمان کە بەڕاستی لە ڕووی زراعیەوە زۆر پێشکەوتوین ئێمە یەک دنیا وشەی زۆر باشمان هەیە زمانی وەکو ئایسلەندی یان زمانێکی یا دایالکتێکی وەکو سکۆتلەندی نزیکی 200 وشەی هەیە بەس بۆ شێوازی بەفربارین
بەڵام ئێمەش یەک دنیا و شەمان هەیە لە ڕووی کێڵگەوە لە ڕووی ئەو سەرعاتەوەی کەیکەین کە لەوانەیە لە وڵاتانی ترانە بێت لە کللتورەکانی ترانە بێت ئەتوانین ئەمانە بەکاربێنینەوە و بەڵادەستی خۆمان پیشان بین و ئەو کاتە خۆمان بسەلمێنین کە خەڵکێک ناچار بێت بە ناچاری فێری زمانەکە ئێمە بێت ئێمە بێ خۆمان بسەلمێنین بەڕاستی لە باشەمە مستا چی بۆ نمونە دەری ئەخات کە زمانێک دەوڵەمەندە بۆ نمونە بوونی چەند شێوەزارێکی جیاجیا لە ناو زمانەکە ئەمە تا چەند دەوڵەمەندی بە زمانەکە ئابەخشێ تا ڕادێکی باش چونکە بوونی شێوەزاری جیاواز تەنها ئەوە نییە کە وشەی جیاوازیان هەبێت کللتوری جیاوازیان هەیە شێوازی ژیانی جیاوازیان هەیە و یەک دنیا مێژووی جیاوازیان هەیە بیرکردنەوەی جیاوازیان هەیە چونکە ئەکرێ بیرکردنەوەمان بگۆڕێت یعنی کللتور هەیە لە جیهانە کە شێوازی سڵاوکردنیان جیاوازە ئەکرێت سڵاوکردنیان تەنها ئاڕاستەکردن بێت هەرەوەنە بڵێت من بەرەو باکووری خۆر هەڵاتە ڕۆم بەس بۆ ئەوی کە پێت بڵێ ئەمە سڵاوێکە بۆی پێ بڵێ ئاڕاستەکەی کوێیە ئەکرێت شێوازی بیرکردنەوەمان جیاواز بێ و بە دڵنیەیە و شێوازی بیرکردنەوەی کوردی جیاوازە بۆیە ئەگەر گەڕێمەوە بۆ بابەتێکی پێشووتر کە مناڵانمان پێویستەکە بە کوردی گۆشت بکرێن بە کوردی فێری زمان بن بۆ ئەوەیە کە ئەو بیرکردنەوە کوردییان بمێنێت چونکە کە زمانەکەیان نەما بەدڵنیە بیرکردنەوەی کوردیشان نامێنێت ئەبن بە کەسێکی وڵاتێکی زۆر باشە کە باز لە زمانی دایکەکەین واتە ئەو شێوەزاری کە دایکەکە بۆ نمونە قسەی پێەکە یاخود گرنگە هەموو شێوەزارەکانی ئەو زمانە ئێمە شارەزابین اینجا پەلەمان بێ بۆ ئەوی کە فێری زمانێکی تربین بەدڵنیا شێوەزاری زمانی بڵین دایکمان کە قسەی پێکەن چونکە زۆر زەحمەتە کە بتوانین ئێمە هەموو شێوەزارەکان فێر بن اینجا بچینە سەر زمانێکی تر ئەگەر ئێمە هەر بە نمونە هەورامی و بادینی و کرمانجی و سۆرانی ئەم هەمووی بێنینەوە بەڕاستی تەمەنێکی بۆی فێری هەمووی بین ئەکرێت بەشێک لە شێوەزارەکانی تر فێر بین ئەکرێ گەر یەکێک پسپۆر بێ لە بوارەکە پێویستە فێری شێوەزارەکانی تر بێت من پسپۆریم لە وەرگێڕانە لەگەڵ ئینگلیزیە هەڵسوکەوتەکەم لەوانەیە پێویست کات چەند شێوەزارێکی جیاوازی ئینگلیزی بزانم بە هەمان شێوە بۆ کوردیش بەڵام بە شێوەیەکی گشتی پێویستەکە لە شێوەزاری ئەوەی کە فێری بووی ئەوەی کە پێی پەروەردە بووی ئەوە شێوەزارە بەباشی فێر بیت اینجا بچیتە سەر زمانەکانی تر باش ئێستا جەنابەت وەرگێڕم بۆ بواری ئینگلیزیان لە بوارەکانی ترە هەنی هەندێک گوشە هەیە مامەسا تەنانەت لە لای خۆشمان زۆر جار خەتایەکی خۆمانی تایە بۆ منە زۆر جار بەس بە گاڵتە و گەپەوە لەگەڵ کەسێکاڵین ئادی بە کوردی بە بزەبت ئەڵێن چی لەبەرەوەی کاریگەری زمانی عەرەبیمان لەگەڵە لە وڵاتێکان برە عەرەبەکان لەگەڵماناژی زۆر جار زمان ئەم بەرکەوتانی لەگەڵ یەکترا بێ بە ناچاری پەنابێتە بەرەوەی کە هەندێک دەستەواشە بەکاربێنی کە هی براکانی ترتە باشە کاڵی بزەبت بە کوردی ینی کوتومت ینی کوتومت زۆر جار بەکاربێنی ینی لەگەڵ ڕزما زۆر جار ئەبیتە جێگەی پێکەینین بەشێکی خەتای خۆمان نییە ینی تەنها لە سەیری ئەوە نەکەین پەنجەی تۆمەتەکە بۆ کەسانی پسپۆر و شارەزا درێژ نەکەین کورد بەگشتی ینی خەتایەکی هەیە ئێمە هەرێکەمان بەشێک لە بەرپرسیارەتەکەمان هەڵگرتووە یان هەڵمان نەگرتووە بە دڵنیاییەوە پێویستەکە هەوڵ بین ئەو شانە دوجار دیسانەوە لە ڕاگەاندنەوە ئەکری ئەمە بڵاو بکرێتەوە کاتێک کتومت چەند جارێک بەکار هاو لە ڕاگەاندنەکانە خەڵک ئەبێتە جێی سەرنجی ئەڵێ کتومت دەبێت چی بێت اینجا گەڕێتەوە بۆی کە خۆی بەکاری بێنێت ئەکرێت لە ناوەندەکانی خوێندنە ئەمە بەکار بهێنرێتەوە یان دیسانەوە بەرپرسیارەتەکە لەسەر هەمومانە لەگەڵ ئەوەشا پێم وانە کێشەیەکەوە گەورە بێت ئەگەر ئێمە وشەی زمانەکانی تر بەکاربێنینەوە چونکە دیسانەوە ئێمە بەرکەوتنمان هەبوو لەگەڵیانە ئینگلیزیەکێکە لەو زمانانی کە بەردەوام قسەکەرەکانی لاانێ وشەی فەڕەنسی بەکاربێنن وشەی ئەڵمانی بەکاربێنن لاتینی بەکاربێنن لاتینیەکی زۆر بەکارهێنن کە زۆر بە ئاساییش وەرەگیرێتەوە چونکە بەرکەوتنیان زۆر بووەوە ببینەوە جیاوازەکان ئێمە وشەی زمانەکانی تر گۆڕانکاری بەسەرایەت وەکو پێشتر وتم جیلی هەشتاکان یا خوارتر لەوانێ زیاتر بەرکەوتنمان لەگەڵ عەرەبیا هەبوو بێت سەرونەوەکان یا لە 2000ەکانەوە کە پیانەڵین جیلی ئایپاد زیاتر بەرکەوتنیان لەگەڵ ئینگلیزیا هەبووە بەهۆی ئەو بارەسیاسی کە تیایان بەڕاستی و لەبەرەوە ئاساییە ئەگەر وشەی ئینگلیزی بەکاربهێنن بەڵام هەوڵ بین سنوورێک بۆ ئەوە دابنین یان هەوڵ بین هۆشیاریەک دروست بکەین بۆ ئەوەی کە وردە وشە کوردەکانیش بکەینەوە بە باو یان بە مۆدیل یا بە ترند لە ئینگلیزی مامۆستازانینی ئیدیۆمەکانی ژەمە گرنگە بۆ کەسێک کە بۆ نمونە ئەڵێ من فێری زمانی دایک بووم یاخود هەر زمانێکی تریش کە قسەی پێ بکات چەندە گرنگە زانیاری تاو شارەزایی تاو هەبێ لەسەر و هەموو ئیدیۆمانی کە هەیە لە ناو زمانە ئیدیۆم بابەتێکی زۆر
تا حدێک هەستیارە چونکە قورسە بەڕاستی بۆ ئاخێوەری زمانێکی تر فێری ئیدیۆمە کوردەکان بێت. ئێستا بۆ ئێوە زۆر گرنگە لەبەرەوەی وەرگێڕان وایە بۆی کە ڕەنگە لە بابەتێکە ئیدیۆمێکی تیا بێت تۆ بتوێ وەریگەڕێتە سەر زمانی کوردی ئەبێ بە تاوەتی لە مانای وشەکە بۆ نمونە شارەزابی لەو بابەتی کە باسی کردووە. بەدڵنیایەوە بەڵام ئەکرێ دیسان و ئەوشیان لە هەموو بوارە یا بارە وەرگێڕانەکانە پێویست نەبێت. ئەگەر وەرگێڕانێکی زانستیمان هەبێت وەرگێڕانێکی یاساییمان هەبێت لەوانەیە ئیدیۆم کەمتر بێتە ناو بابەتەکەەوە. ئەگەر وەرگێڕانێکی ئەدەبیمان هەبێت بەدڵنیایەوە ئەدەب پڕپڕە لە ئیدیۆم و ئیدیۆمش گرنگە. لە ئینگلیزیا شتێکی پێوترێ گلۆبڵش کە گلۆبڵ ئینگلیشە کە بریتە لە ئینگلیزیەکی گلۆباڵی یان ئینگلیزیەکی جیهانی کە خەڵک ئەمەی دروست کردووە. ئێستا قسەکرد بەو شێوازە ئینگلیزیە زیاترە وەک لە قسەکرد بە ئینگلیزی ئەسڵەکە چونکە خەڵکێکی زۆر فێری ئینگلیزیە بێ بەبێ فێربوونی ئیدیۆمەکان هەر ئینگلیزیەکی ئاسایی فێرە بێت بۆیە لەوانەیە ئیدیۆم قورس بێت. ئەگەر بۆ زمانی خۆمان بێت یا خۆمان قسەی پێ بکەین ئەمە شتێکی زۆر باشە فێری بین چونکە نزیکەینەوە لە هەندێک ئیدیۆمی خۆمانوان یا چۆن هاواتاکەی بۆنمە ئێستا هەندێک وتەی بەندی کوردی هەیە لە لەینی خۆمانە من لە ئینگلیزیا من لە فیلمێکا بینم بەڕاستی ترین کەتاندۆک باشە باران کاتانوانە ئێمە وەریگەڕینە سەر زمانی کوردی بڵێ 60 بارێ وانە ڕاستە ئەمانەمان بەرانە بەدڵنیاییەوە ئیدیۆممان زۆر زۆر ئێمە ئەتوانین بەرامبەرەکانی دروست بکەینەوە هەر خوێندکارانی خۆمان لە بەشەکانی خۆمان فەرهەنگیان دروست کردەوە فەرهەنگی ئیدیۆمیان دروست کردەوە چەند جار لە شوێنی تریش بڵاوکراوە هەبووە کە وەرگێڕانی ئیدیۆمە ئینگلیزیەکانە بۆ سەر زمانی کوردی تەنانەت وەرگێڕانی ئیدیۆمە کوردیەکانیش بۆ سەر زمانی ئینگلیزی بۆ ئەوی کە ئەوانش ئاشنا بن چونکە ئێمە زۆر دەوڵەمەندین لە ڕووی ئیدیۆمیەوە بەڕاستی دەست خۆش بە مامۆستاگیان پیرەمێردمان لەلاوە ئەوە باوشی ئیدیۆمەکە کوردەکان دەست خۆش بە مامۆستاگیان سواز بۆ زانیاریەکانی بەڕێز ماندوو نەبی دەست خۆش بێ خەمی کە تۆڵت کردو خەمی هەمومانە بتوانین بەڕاستی زمان ون دەبێ ئەو ئێمەش لەناو نەچە بەڕاستی کوردی لەناو ناچە زمانێکی زیندووە دەسەکانە خۆش بە دووبارە زۆر سپاس بۆ تۆ ئازیزان.